ئەم کاتتان باشی وە دەرم هەمووتان لە خۆشی و شادی دابن. ئەمڕۆکە بەرنمەیەک لەسەر دەست لە کارکێشانەوەی کیر ستایمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا دەکەین، بەڵام ئێمە بەتەنیا باس لە بابەتێکی ڕووتی سیاسی ناکەین، بەڵکو لە هەمان کاتدا ئەمە تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بە گۆڕینی ژینگەی سیاسی لە خۆر ئاوا و بەرزبوونەوەی ئاستی نەژاد پەرستی و گۆڕینی سیاسەتێک لە بۆ کۆچ و پەنابەران لە بۆ ئاین و لە بۆ ڕەنگە جیاوازەکان هەموو ئەمانە تەماشا دەکەین. قەیرانێکی زۆر زۆر گەورەی لە بەریتانیا دروست کردووە و چەندین ساڵە دەیان ساڵە، یعنی بە تایبەتیش لە دوای جیابوونەوەی بەریتانیا لە برگزیت، یعنی لە یەکێتی ئەوروپادا تەماشا دەکەن هیچ سەرکردەیەک نادۆزینەوە کە دەستی لە کار نەکێشا بێتەوە. سەرکردەکان لە هەڵبژاردندا سەردەکەون، بەڵام لە ئیدارەداندا ناتوانن و لە دوا جاردا دەست لە کار کێشانەوەی خۆیان پێشکەش دەکەن و ئەمە نیشانی ئەدا کە حکومڕانی بەگشتی لە بەریتانیا بۆتە کێشەیەکی گەورە. ئەو کێشەیە پەیوەندی بە چیەوە هەیە، تا چڕادێک پەیوەندی بە جیهانی دەرەوەی بەریتانیاوە هەیە، لەسەر ئەمانە قسە دەکەین، بەڵام سەرەتا با چەند زانیاریەک بخەینە ڕوو. هەروەکو دەزانن لەو مانگەدا کیر ستایمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا دەستی لە کار کێشایەوە دوای کەمتر لە 2 ساڵ کە لە هەڵبژاردننی 2 ساڵ بەر لە ئێستا بردبیەوە. چەند هۆکارێک باز دەکرێن کە لە پشت دەست لە کارکێشانەوەی ئەویش بازبوونی ناوبراو لە ناو حیزبی کرێکاراندا لابۆر پارتی و کەمبوونەوەی پشتگیری گشتی و نهاتنی ئەنجامی باش لە هەڵبژاردنە ناوخۆیەکاندا، لە هەڵبژاردننی ناوخۆییدا زەبرێکی زۆری بەرکەوت. لە هەمان کاتدا لە بەریتانیا کێشەی ئابووری زۆر خراپە، نرخەکان ژیانی گران و ئابووریەکی زۆر زۆر لاواز هەیە. لە هەمان کاتدا دەبینن قەیرانێکی سیاسی کە زەبرێکی جەرێک بڕی لە کیر ستایمەردا، ئەویش تاینکردن و دیاریکردنی وەزارەتێکی گرنگ وەک پۆستی ماندلسۆن کە پەیوەندی بە بابەتی ئەپشتاین هەبوو لە ڕووی سیاسی و تۆمەتێک بۆ تایدەژی ستارمەر وەرگەڕا و هەندێک کەس لە تیمەکەەوە خۆی پێشتر دەستیان لە کارکێشا بووە و لە بەریتانیادا خۆپیشاندانێکی زۆر زۆر تند هەیە. لە پشت ئەو خۆپیشاندانە نادا بەگشتی تەماشا دەکەین کۆمەڵێک سەرمایەدار و تەکنۆکراتی زۆر گەورەی جیهانی وەکو ئیلۆن ماسکن باس لەوانە دەکەین و تێڕوانینێکی گشتی دروست بوو کە ستارمەر لە ڕووی بەڕێوەبەرایەتی لاوازە و لە ڕووی استراتیژیەوە ڕوون نییە و ئەمە بۆی قەیرانێکی سیاسی، بەڵام چەند خاڵێک هەن کە ڕاستتر باس لەوە دەکەن هۆکارەکان چی بوون. ئەویش شێوازی بەڕێوەبەرایەتی هێواش واتە تەکنۆکراتیەکی هێواش و کلاسیک. ئەمە لە بەڕێوەبەرایەتی ئەودا هەبوو، لاوازی پەیوەندی بەگشتی لە ناو ئەو بەڕێوەبەرایەتی هەبوو و نەبوونی هێلی سیاسی ڕوون بە تایبەتی لە بابەتی بریکس و کۆچدا کە دوو بابەتن بەریتانیا پێیەوە دەناڵێنێ. بابەتی برگزیت واتە دەرچوون لە یەکێتی ئەوروپا کە هاشوهوشێکی زۆر گەورەی هێنا ئاراوە، هاشوهوشێک کە زۆر جیاوازی نەبوو لە هاشوهوشی ڕیفراندۆمەکەی حکوومەتی هەرێمی کوردستان 2017، هاشوهوشێک کە جیاوازی نەبوو لە هاشوهوشی کوردە زایۆنیەکان کە پێیان وابوو نەتەنیاهۆ دەوڵەتی کوردیان لە ئێران لە بۆ ساز دەکا و دوای 4 ڕۆژ لە لێدانی ئێران ئەوان دەستنەوە لە سەقز و بانە ڤۆدکا لێ دەدەن. ئەمانە هەر هەمویان درۆ دەرچوون، هەر هەمویان کارەسات دەرچوون. تەنانەت کەمترین کارەسات ئەوە بوو کە
ئێران کەم دەستی وەشاند لە کوردەکاندا، بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە لە مەودووە دەست ناوەشێنێ لە بە تایبەتیش گروپی میحوەڕی کوردایەتی زایۆنیستی معنای ئەوە نییە کە ئێران لێ خۆش دەبێت، بڵێم بەڕای من ئێران سەریان پان دەکاتەوە با بینەوە سەر بابەتەکە. لە هەمان کاتدا نەبوونی یەک پارچەی ناوخۆی لە نێوان چەپ و ناوەڕاستی حیزبدا، چونکە حیزبی لابۆر حیزبی کرێکارانە، بەڵام کرێکاری ئەوروپا و ئەلیتەکەیان بە خۆمان دەزانی ئەلیتێکی لیبرالە، ئەلیتێکی ناوەڕاست دەبێت پەیوەندی چەپ و ناوەڕاستەکاندا بەردەوام دروست بکرێت لە حیزبی سۆسیال دیموکرات و حیزبی کرێکارانی هەموو ئەوروپادا. ئەمە لە حیزبی کرێکاراندا نەبوو، بەڵام ستارمەر توانی لە ماوەی 2 ساڵدا حیزبی کرێکاران باش کۆ بکاتەوە سەریەک و بەهێزی بکات، لەمەدا نابێت ئینکار بکرێت. ستارمەر سیاسەتوانێکی مەدەنیە، نەک سەرکردەیەکی جەنگی و بەخۆی پێشتر لە ڕوانگەی مافی مرۆڤەوە پارێزگار بووە. لە هەمان کاتدا باس لەوە دەکرێت کە کەسێکی هۆمۆسێکسواڵە و ئەمانە کاتێک لەگەڵ دۆسیای ئەپشتین یەکیان گرتەوە ستارمەر کۆتایی پێهات. ئەویش ئەوە بوو کە قەیرانێکی دروست کرد، ئەویش پۆستی ماندێلسۆن بوو، واتە سەفیری ئەمریکا ماندێلسۆن کە لەلایەن ستارمەرەوە وەک سەفیری ئەمریکا دیاری کرا، کەسێکە کە هەم دۆسیای گەندەڵی هەیە، لە ڕووی گەندەڵیەوە کەسێکی زۆر بەناوبانگە، لە هەمان کاتدا کەسێکە پەیوەندی بە دۆسیای جێفری ئەپستاینەوە هەیە. هەروەکو وتم مەسەلەی هۆمۆسێکسوالی بە تەنیا ڕنگ بێ ئەمە بە کاریگەر نەبێت، چونکە سەرۆکوەزیرانی بەریتانیاش هۆمۆسێکسوال بوو، بە ساڵان کاری کرد و ئەوە نەبووە هۆی هیچ کێشەیەک، تەنانەت هیچ قسەیەک، تەنانەت لە هەمویان زیاتر لەگەڵ چی پێدەین کۆمەڵگەی موسڵمانەکانی ئەوروپا کاری کرد. ئێلیۆ دیڕۆپۆ سەرۆکوەزیرانی پێشووی بەلجیکا، لە هەمان کاتدا سەرۆکوەزیرانی پێشووی کەنەدا، کەسێکی زۆر سەرکەوتوو بوو لە کارەکانی لە هۆمۆسێکسوال بوو، بە ئاشکرا هیچ کێشەیەک نەبوو. ئەویش لەگەڵ کۆمەڵگەی مسلمانان پەیوەندێکی زۆر خۆشیە بووە. کۆمەڵگەی مسلمانانی ئەوروپا هیچ کێشەیەکیان بۆ دروست نەکرد. لەبالێرەدا کەوانەیە بکەینەوە، زۆر جار مسلمانە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کوردەکان و تورکەکان یەک نەزانیان هەیە، یەک عادەتی خراپیان هەیە. کاتێک کەسێکی بە ناسنامە مسلمان لە ئەمریکا بۆ نمونە دەبێتە سەرۆکی شارەوانی نیویۆرک یان لە ئەوروپا لە شارەوانی سەر دەکەوێت، کە پێشتر سەرۆکی شارەوانی ڕۆتەردام، سەرۆکی شارەوانی لەندن، ئەمانە کەسانی بە ناسنامە مسلمان بوو، چەپلە لێ ئەدەن، هەڵا لێ ئەدەن، بەڵام لە ڕاستیدا ئەمانە دووشتی زۆر لێکتر جیاوازن. وەرە مسلمانێکی ئەو زۆرە مسلمانەی کە مسلمانە کوردەکان و تورکان چەپڵەی لە بۆ لێ دەدەن، ئاڵێن یەکێک لە ئێمە لە هەڵبژاردن سەرکەوت، ئەمە بێنە لەگەڵ مسلمانێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دایبنێ 2 دقە ناتوانێت ئیدارە بکە، 2 دقە شەڕ دەکەن. لەبەر ئەوەی ئەو زۆرە مسلمانانەی ئەوروپا، یعنی بەشێک لە مسلمانە سیاسیەکانە، مسلمانە سیاسەکان ناببوورە قسەیەکی خەڕەت بکە، ئەوانەی بە ناسنامە مسلمانن، من باس لە ئیسلامی سیاسی ناکەم، ئەوانەی بە ناسنامە مسلمانن، ناسنامەی خۆیان ئینکار ناکەن، ناڵێن ئێمە مسلمانین، بەڵام لە هەمان کاتدا کولتوری ئیسلامی ڕادیکالیش دەرناخەنە پێش و بە هیچ شێوەیەک خۆیان نزیکی ئیسلامی سیاسی ناکەنەوە. ئەمانە لە ڕاستیدا لەناو کولتورێکی دیموکراتیکدا گەورە بوون و ئەمانە کۆمەڵێک ئێش و ئازار و داخوازیان هەبووە لەو پێناوەدا چوونەتە ناو سیاست، نەوەکو قەتەر سپۆرتی بکەوە هەندێک پارەی بۆ بنێری و ئەردۆغان هەندێک پارەی بۆ بنێری و ئیسلامیە سیاسیەکانی کوردستان هەندێک پشگیری لێ بکەن، کەسێکی وانینە، کەسانێکن کە پێشتر لە ژینگەیەکی سیاسی و دیموکراتیکدا لە ناو ململانەیەکی دیموکراتیکدا لەگەڵ دیموکراتە ئەوڕۆپیەکان تێکۆشانیان کردووە، هەر لە بۆ هەندێک ناسنامەی خۆی نکۆڵی لە ناسنامەی خۆی ناکە، بەڵام ناسنامەی خۆشی ناکاتە بارگرانیەکی قڕس بەسەر ئەوانی دیکەدا.
لنتێگەن لەمە دا تەماشا دەکەین جیاوازیەکی زۆر هەیە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین زۆر جار مەسەلەی هۆمۆسێکسوالیتی لە ناو سیاسی ئەوروپیەکاندا و کارکردنیان لەگەڵ مسلمانەکان کە لە ناو سیاستدا ناڵێ مسلمانی سیاسی پێشتر کە ما بۆ غەڵەتی بکەم مسلمانەکان کە ناسنامەی مسلمان ئیسلامیان هەیە بەڵام لە ناو سیاستدا لە ناو سیاستی دیموکراتیکدا جێگا دەگرن لەگەڵ ئەمانەدا بەردەوام کاریان کرد و هیچ کێشەیەکیش دروست نەبووە. بەڵام لە مەسەلەی ستارمەردا کاتێک هۆمۆسێکسوالیتی و مەسەلەی جێفری ئەپستین یەکی گرت ئیتر بابەتەکە بە تەواتی تەقیەوە چونکە ئەمە بابەتێکە کە پەیوەندی بە مەسەلەی ڕەگەزەوە نییە ڕەگەزی دووەم و سێیەم وشتیوە ڕەگەزی دووەم و سێیەم لە ئەوروپا وەکو بابەتێکی ئینسانی چاوی لێ دەکرێت وەکو بابەتێکی ئینسانیش هیچ کێشەی نییە بەڵام کاتێک وەکو بابەتێک کە لە بۆ بابەتی ئیستیخباراتی لە بۆ بابەتی پارە لە بۆ بابەتی دروستکردنی دۆسیا لە بۆ هەندێک سیاست مەدار و لە کۆتاییدا لە بۆ بەکارهێنانی لۆبی فلان گروپ لە کۆتاییدا هەمووی شەڕە وەکو ئەو شەڕە ئێرانمان بینی کە لۆبی زایۆنی دروستی کرد چ کارە ساتێکی دروست کرد و ئەمریکاش هیچ قازانجێکی نەکرد 28 میلیارد دۆلاری زەرەر کرد هیچ قازانجێکی نەکرد و ئێستا کە لەسەر کاغەز نازانین کۆتاییەکەی چۆنە شتا کۆتاییەکی هیچ دیارنیە بەڵام لەسەر کاغەز تەماشا دەکەین مەرجەکانی ئێران لە پێشترن کە ئێران زۆر بەهێزترە لە پێش جەنگەکەدا لە هەموو بوارەکاندا و ئەمە دەبینین بابەتێکە کە زۆر فەزاحەتێکی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە هەر لە بۆ هەندێک دۆسیای ئەپشتین دۆسیایەکی هەستیارە بەلای ئەوروپیەکاندا هەر کەسێک ناوێکی بکەوێتە ناو ئەو دۆسیایە ئەمە لە سیاسەتدا دەبێت کۆتایی بەخۆی بینی بەڵام ستارمەر بەخۆی تێکەڵی گەندەڵی نەبوو هیچ بەڵگەیەک نییە و کارێکی نایەسایی نەکردووە وەکوتم کەسێکی پارێزەر بووە ئەدڤۆکاتی مافی مرۆڤ بووە زۆر گرنگە ئێستا کە تەماشا دەکەین لە سیاسەتی بریتانیا فیگوری نوێ دێنە ئاراوە وەکو ئاندی برانهام کە یەکێک لە سەرەکی ترین کەسانی داهاتوو دەبیندرێت و لە هەمان کاتدا نیگەل فراجە کە ئەمانە دەردەکەون لە ناو حیزبەکەدا لێرەدا دەمەوێت بە کورتی باس لەوە بکەم کە بۆچی ئێلۆن ماسک تێکەڵ بە سیاسەتی ئەوروپا دەبێ و تێکەڵ بە سیاسەتی ئەوروپا دەبێ بەردەوام پشگیری لە فاشیستەکان دەکا لە ڕاستڕەوەکان دەکا ڕقێکی زۆری لە ڕەنگە جیاوازەکان هەیە ڕقێکی زۆری لە پەنابەران هەیە ڕقێکی زۆر جیاوازیشی لە کەسانێکەیە کە ناسنامەی مسلمانیان هەیە ماسک لە تویتەر زۆر قسە دەکات لەسەر سیاسەتی بەریتانیا هەندێک جار ڕەخنە لە ستارمەریش دەگرێت و یانیش دەیگرت و لایەنە ڕاستڕەوەکان وەکوتم پشگیریان لێ دەکا هەرچەندە هەتاوەکو ئێستا نەسەلمێنراوە پۆلیسی بەریتانیا و دادگای بەریتانیا نەیسەلماندووە کە پارە دەدات بەوانە بەڵام تەماشا دەکەین لە ڕێگای مێدیادا پرۆپاگەندەیەکی زۆریان بۆ دەکا و لە سۆسیال مێدیادا و لە ڕێگەی عقلی دەستکردا ئای تەماشا دەکەین کۆمەڵێک بابەت دروست دەکرێن و ئەو کۆمپانیانێکە ئەو بابەتانە دروست دەکەن بابەتی وەهمین بەڵام وەکو ڕاستی دەرخواردی کۆمەڵگەی ڕاستڕەو دەدەن ئەمە لەلایەن ئێلۆن ماسکەوە تەماشا دەکەین پشگیری لێ دەکرێت پێشتر ئێلۆن ماسک هەمان شتی کرد لە ئەڵمانیاش دەوڵەتی ئەڵمانیا زۆر بەتوندی ڕوبڕووی بووە ماسک کە کەسێکە بەخۆشی پەنابەرە بەخۆشی کەنەدیە کەسێکە کەنەدیە وا بزانم باوکی لە ئەفریقای باشوور کار بەدەست بووە کاتێک لەوێدا شۆڕش دەکرێت سپی پێستەکان کارگەریان کەم دەبێتەوە کە پێشتر سیاسەتی ئاپارتایدیان ئەنجام دەدا سیاسەتی ئاپارتاید بە تەواوەتی دەخەنەتەنەکەی زبڵ لەوێوە باوکی تووشی کێشەی دەرونی دەبێ ئەلۆن ماسک هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەی بەردەوام ڕقی لە ڕەش پێستەکانە ڕقی لە هەموو خەڵکی
خەڵکێکە کە بڵانک نییە کە چی پێ دەڵێن ڕنگ زەرد و ڕنگ سپی نییە با بڵێن بەڵام زەرد و ڕنگ سپیەکە بەمانای ناسنامەیەکی سیاسی و ئیدۆلۆژی ڕاستڕەوانەی خۆرئاوایی باس دەکەین بەردەوام تەماشا دەکەین لە بۆ هەندێ بەردەوام پارەی خۆی تەرخان دەکات لە بۆ ئەو بابەتە منیش پێم وانە بەخۆی شتێکی بەدەست بکەی و وەکو شخصی بەڵام بابەتێکی سایکۆلۆژیا و کە زۆرە چی لێ دەکەیت ببینین بەگشتی لەو ماوەیەدا هەشت سەرکردەی بەریتانیا ئەگەر هەڵە نەبم دەستیان لەکار کێشایە و کێشاوەتەوە بە تایبەتی لە ماوەی 2016 هەتاوەکو ئەوڕۆ و ئەمە گەورەترین کاریگەری برێگزیتە کە پێشتر باسم کرد هاش و هوش دروستکردن بۆ ئەوەی کە بەریتانیا گەورە بێ هاش و هوش دروستکردن بۆ ئەوەی کوردستان ببێتە دەوڵات هاش و هوش دروستکردن کاوەرن لەگەڵ زایۆنیەکان زەواج بکەن بۆ ئەوەی ئێمە قازانج بکەین لە ڕۆژئاوا زۆر کەس نازانی ئینکار دەکەن زانیاریان نییە هیچ نازانە بە تایبەتی لە ئینگرانی پەکەکە ئینکار دەکەن بەڵام ئەو زانیاریە لە جیرفانی من دەیە لە ڕۆژئاواش خەریک بوو زەواجێک بکرێت کەم مابوو تقریبا مارەیەکە بڕابووە بەڵام حەلەبی بەسەردەهات ئەشرەفی و شێخ مەقسوودی بەسەردەهات و دواییدا هێزەکانی سووریای دیموکراتیک لە چەند گەڕێکێکی حەسەکە حەبس کرا هەتاوەکو ئێستا کەش گفتوگۆ لەسەر ئەوە هەیە ژنان لە مەتبەخ بەیانیش لە پۆلیس بن تێگەی ئێستاکە گفتوگۆ گەشتە ئەو ئاستی و ئەمە سیاستێکی چەند هەڵەیە شێتایەتێکی چەند گەورە بوو لە بەریتانیاش لە 2016 ئەمە ڕۆیدا و دابەش بوونێکی ناوخۆی لەناو حیزبەکاندا هەیە حیزبەکان بەردەوام گروپی جیاوازیان هەیە فشاری مێدیای و قەیرانەکان و ئای زۆر پیسە لەسەر کۆمەلگا هەروەکو باسم کرد کۆمەلگا بەرەو شێتایەتی دەچێ و تەماشا دەکەن لەناو حیزبەکاندا شکانێکی یاسایی ئەوە دیاردێکی جیهانیە لەناو حیزبدا کودەتاکردن لەناو حیزبدا کەسێک لابردن لەناو حیزبدا کەس کوشتن ئەم شتانە هەر لە هەموو ڕۆژهەڵات ناوەڕاست لە جیهان و لە بەریتانیا لە خۆر ئاواشدا هەیە و دابەشبوونی دەنگدەرانی حیزبەکان ئەمە کاریگەری زۆری هەیە بەڵام بریگزیت گەورەترین کاریگەری هەبوو لاوازی ئابووری و نادیاری ئابووریە تاوەکو ئێستا قۆڵبوونەوەی دابەشبوونی سیاسی زیادبوونی گروپە پۆپولیستە دژە دامەزراوەیەکان ڕاستڕەوەکان لە دوای دەرچوونی بەریتانیا لە بریگزیت هاتنە دەرەواوە ئێستاکە کێشەی ناسنامە و پەیوەندی بە یەکێتی ئەوروپادا لە ناو کۆمەڵگای بەریتانیدا زۆرە ئەمە خۆی لە خۆیدا کارە ساتێکە کەی ئیمپراتۆریەتە کۆنەکەی جیهان بەریتانیای گرتووە بەریتانیا لە ئایندەدا چۆن لە مەدا ڕزگاری دەبێ هەتاوەکو ئێستا دیار نییە بەڵام وەکووتم شەقامی بەریتانیا شەقامێک بووە شێت بۆ تووشی شێتی بوو ئێستا ساگەکانی پۆلیسیش نەماوە کە بەردی خۆپیشاندەرانی بەرنەکەوی خۆپیشاندەرە ڕاستڕەوە تند هاژۆکاندا هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەمووتان بێبەشمان نەک مەکەن